لەومان کەم بوو. سیرکە شەبەکەی مۆبایلیش نەما. تۆ باشی؟ بە شوێنی داخراوتێک دەچم. هەستە کوڕە. هەستە وەرە دەرێ. کوڕە پێم گوتی وەرە دەرێ. نەدەوت حەزم لە ڕووناکیە؟ ها ئەوە ڕووناکی. شتێک هەیە دەمەوێتێتی بگەێنەمە ئیشان. دەتەوێت بزانی عومەر چۆن مرد؟ کوڕم لە بەنگیاتی مەکە. تۆ دزی لە پیاوی گازینۆیەکی زەخم کردووە. گەر ئەتراف لەسەر دزینی و پارە نەکەی بم بزر دەکەی. تۆ پێم بڵێ لەکوێ چاردۆتەوە. تۆ بەم بڵێ منیش بەوان دەڵێم. ئەگەر تۆ بەم بڵێ منیش بەوان دەڵێم. هەردووکمان ڕزگارمان دەبی. من گێم لێتە. من وتم ئاگام لێ نییە. ئەوە کفریە بەرامبەر من. بەرامبەر دەوڵەت کفری دەکەی ها؟ ئەوە عومەر ئۆچارە؟ بۆچی؟ میوانی هاتووە، هاتوونەتە سەردانی. سەردان و مەردان نییە لە گۆڕێ. بڵێ نەخۆشە سەری دێشی. بۆسە کێ هاتووەتە سەردانی؟ کوڕەکەم حاڵی چۆنە؟ پێم بڵێ ڕەنگی تێک نەچوە؟ مەمەد کوڕم شتێکم پێ بڵێ. باشە دایەجان زۆر باشە. دایکە عومەر کوڕم پێم بڵێ تۆ باشی؟ باشم دایە زۆر باشم. سیرکە کوڕم هەنیشتم بۆ هێناوی. هەرچەندیان ناهێڵن بیبێ بەڵام تۆ دووبارە داوایان لێ بکە. نادایە پێویست ناکە. ئاخر سەرمات دەبێ. ئەها دوو گۆرەویش لە سەرێک لە پێکە. دایکە بەلکی پیرۆستشم هێناوە. دایە ئەگەر زگت هێشە یان چاوەکانت گەرم بوو بیان کوڵێنە. دایە تەواو دایە ئەو شتانە بدەوامەت با لای ئەو بێ. کوڕە عەقڵە تێگەیشتووەکەم. باوکم چۆنە؟ باشە؟ پێش ئەوەی بڕۆن دەمەوێت 5 دەقە بەتەنیا لەگەڵ مامەت قسە بکەم. سەبر مەمەت ئیتر دایکم نەهێنیەوە ئێرە. بەڵام کاکە وتم نەیهێنیەوە تۆش نەیەوە. کاکە سێرکە مەمەت قسێکت پێ دەڵێم وا بزانە من مردوومە.
وابزانە تووشی ڕووداوێک بوومە ئاوا بیرکەوە کە گەورە بووی ئاگە لە دایە باوا بێ ئیتر من نەمام تێگەیشتی نەمام ئاگات لێیان بێ کاکە تۆ پێتاوانی خۆ من دەزانم چیتر نێنەوەیرە واز نایێنم دەبێ ئاشکرایکەم گوێت لێبوو چی موت من نەمام ئیتر بەڵام کاکە خوا بەسێما مێڵە کاکە خوا تەنیاما مەکە کاکە نەمانی عومەر تەنها ناوەکەی نەبوو بەڵکو عومەر بە هەموو هیواوەتەکانیەوە ماڵ ئاوایی کرد سزایەکەی عومەر سزایەکی ئاسایی نەبوو بەڵکو سزایەکی تاریکی توندی تەهاتایی بوو